سەلام برادران، ئەو کاتتان باش. خۆشحاڵم لە سایکۆفێر لە بەشی وێبینارەکان ئەو جارە گەڕاینە وڵاتان بە یەک شاد بووینەوە. ئەم جارە بە میوانداری کاک شێرکۆ عەبدوڵڵا، ماستەر لە کلینیکی سایکۆلۆژی، بابەتێکمان پێشکەش دەکات بە ناوی هونەری چارەسەری دەرونی. کاک شێرکۆ. سەردا سڵام کاتان باش، هیوادارم ساغ و سەلامەت بن. هەوڵەدەین بە شێوەیەکی پوختەوە بە شێوەیەکی کورت باس لە هونەری چارەسەری دەرونی بکەین. هونەری چارەسەری دەرونی بە شێوەیەکی گشتی ناتوانین باسکەین، بەڵام بۆی کامانێ فۆکسی زیاترمان لەسەری بێت لەسەر کۆگنیتیڤ بیهێڤەر تێراپیە، واتە چارەسەری ڕەفتاری معرفی یاخود ڕەفتاری زانینیە کە تێگەڵەیەکە لە معریفە و لە زانین. ئەمانە لێرەدا بە شێوەی کورت باسیکەین. خۆی لە ڕاستیە بۆ فێربوونی ئەم شێواز چارەسەرە لایەن یەکەم پێویستی بە 150 بۆ 200 کاتژمێر هەیە بۆی بنچینە ئەسڵیەکان و شێوازە چارەسەرەکان فێربین. ئەوەی ئێمە لێرەدامانەوێ بیگەێنین تەنها گەیاندنی ئەوەیە کە ئەم شێواز چارەسەرە چییە و لەسەر چ شتێک کارەکە. هیوادارم کە سوودبەخش بێ بۆ هەموو لایەک. ئەگەر هیچ شتێک نییە مامۆستا دەست پێ بکەم، وایە؟ بەڵێ بەڵێ دەست پێ بکەم. سەرەتا بزانین CBT خۆی چییە. یەکە لە دیارترین واتوانین بڵێن باشترین شێوازەکانی چارەسەری دەرونی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بوونی هەیە و لە مێژەوە کاری پێکرێ و تێکەڵەیەکە لە شێوازی چارەسەری ڕەفتاری و شێوازی چارەسەری معرفی کردووکیان لەگەڵێکترە بە کۆمەڵە گۆڕانکاریەوە توانیویانە کە شتێکی نوێ بەرهەم بێنن و وای کردووە کە زۆربەی هەرە زۆری ئەو چارەسازانەی کە بورن لە ڕۆژگاری ئەم ڕۆیە کاری پێەکەن بە چارەسەر بۆ خەڵکی بۆ چارەخوازەگەێنن، ئەم شێواز چارەسەرە بەکارهێنن. خۆی لە بنەڕەتە شێوازی چارەسەری دەرونی زیاتر تەرکیز و فۆکسی لەسەر تێکچوونی خەمۆکی و هەروەها تێکچوون دڵڕاوکیەکانە، واتە بۆ پێیکە توێژنەوەکان بەردەستە. زۆربەی هەرە زۆری توێژنەوانەی کە بەردەستە کاریگەری ئەم شێواز چارەسەرە 75 تا 85 بووە، بەتایبەت لە خەمۆکی و لە دڵڕاوکیە. لە هەندێک لە نەخۆشی قورسەکان وەکو سکیزۆفرینیا وەکو دوو جەمسەر یاخود هەندێک کێشە و تێکچوونی کەسایەتی کاریگەری هەبووە، بەڵام کاریگەرێکی زیاتر لە خەمۆکی و لە دڵڕاوکیە دەرکەوتووە، بۆ پێی کە خەمۆکی و دڵڕاوکێ زۆرترین هەرە زۆری تێکچوونە دەرونیەکان هەژمارەکەن لە تەواوی جیهانە. بۆیە توانین بڵێن یەکێکە لە باشترین، ئەگەر باشترین نەبێت، لە باشترین شێوازەکانی چارەسەری دەرونی. CBT خۆی زیاتر تەرکیزی لەسەر چەند شتێکە. تەرکیزە سەرکیەکەی ئەم شێواز چارەسەرە لەسەر معریفە هەست ڕەفتارە، واتە بە باوەڕی ئەم شێواز چارەسەرە هەر شتێک و هەر هەستێک و هەر بیرکردنەوەیەک لە مرۆڤ ڕۆدا و هەر تێکچوونێکی دەرونی لە مرۆڤ ڕۆدا زیاتر لایەنی معریفی و هەروەها هەستی و ڕەفتار ئەم سێشتە لەگەڵ یەکترا کاریگەریان هەیە. بە من بە نمونەیەکی بچووک بۆ ئێوەی ڕوونکەمەوە. واتە چۆن بە پێی شێوازی چارەسەری ڕەفتاری معرفی باوەڕی وایەکە ڕووداوێک ڕووەدە، هەمیشە ڕووداوێک هەیە و ڕووداوێک ڕووەدە. ئەم ڕووداوەوە لە مرۆڤەکە معریفەیەکی بەرامبەر بابەتەکە بۆ دروست بێ و ئەم معریفە تەواوی ئەو بورن تەواوی ئەو ڕووداوانەیە کە لە سەردەمی منداڵی و لە سەردەمی تازە پێگەشتووە لە مرۆڤە معریفەیە دروست بۆ بەرامبەر کەسەکان، بەرامبەر بەڕووداوەکان، بەرامبەر ڕەنگەکان، بەرامبەر ژینگە. واتە ئەو دیدگاوە ئەو سکیماوە ئەو شتانەی کە لە ناگای ئێمە خەزن بۆ ماونەتەوە جۆرێک لە معریفەیان بۆ ئێمە دروستکرا بوونەتە هۆی دروستبوونی جۆرێک لە معریفە. دەگەڕم بۆ بابەتەکەی خۆم. ڕووداوێک ڕووەدە معریفەیە کە پێشتر ئێمە هەمان بووە سەبارەت بۆ ڕووداوە دروستە بێ و ئەو معریفەیە هەستێک لە منە دروستەکە. ئەم هەستە هەندێک کاتە بێتە هۆی بیرکردنەوە و هەندێک کاتە بێتە هۆی ڕەفتار. با بە نمونەیەکی زیندوو زیاتر ڕوونیکەینەوە. کاک شێرکۆ بەس ئەگەر قسەی خۆت لەبیر نەکەی دەنگت هەندێک چاپکەی کزە. دەنگم کزە نازەم لەوە بەرسەوە ئیتفۆن بەکاردێنی؟ بەڵێ بەڵێ ئیتفۆن بەکارێنم. ئەگەر لێکێوە باشترا بزانم. تاقیەکەی نەبزان چۆن. ئێستا باشترە خاتۆن؟ بەڵێ زۆر باشە. ببوورن ئێستا باشترە؟ بەڵێ زۆر باشە. لەسەر نمونەکەت نازانم دەنگم دەکا بە ئێوە خاتۆن. بەڵێ بەڵێ دەنگت باشە. ببوورن دەنگم باشە ئێستا؟ بەڵێ دەنگت باشە. نازم واستەکەم لای خۆم دەنگم عیبینە، نازم لایەوە عیبیە.
دەنگی ئەوە ناکاتە لای من بگۆرن تاو دەنجی من نات وەکو باسم کردووە نمونەی زیندوو ڕوونی بکەینەوە کاتێک تۆ بەلای هاوڕێیەک کاتێک بڕی سڵاوێک لە هاوڕێکەکە دەکەی هاوڕێکەت و وەڵامی سڵاوەکە ناداتەوە ئەمە لە خۆی خۆیان محرڕێکە بزوێنەرێکە کەوا لە تۆکە کە هەستیان معرفەیەکت بۆ دروست بێ هەمیشە لە مەشتان دروست بۆ کاتێک ئەم هاوڕێیە جوابی سڵاو دەداتەوە حتمما کێشەیەک لە تۆ هەیە چکەمە لە منداڵە لەگەڵ تۆ هەبووە کەسێک کە ڕێز نەگرێت کەسێک کە گوێت لێ ناگرێت یاخود گرنگیت پێ نادا ئۆتۆماتیکیان لە معرفەی تۆ دروست بووە کە ئەمە تۆ هەڵەیەکت کردەوە یا شتێکی لەو چەشنە تۆ هەڵەیەکت کردەوە یا شتێکی لەم چەشنە کە ئەم ڕووداوە ڕۆدا تۆ هەستێک لە تۆ دروستە هەستێک جۆرێک لە بێتاقەتی یاخودەن دەکات خۆ بەکەم زانین یاخود هەستەکەی کە بێڕێزیەکت بەرامبەر کراوە ئەم هەستەوا لە تۆکە کە بیرکردنەوە لە مێشتا دروست بێەوە ئەم بیرکردنەوەی وا لە تۆکە ڕەفتارێک دروست بێ ئەمە کۆی پرۆسەی شێوازی چارەسەری معرفی ڕەفتارێ واتە تەرکیزی تەنها لەسەر ئەو ڕووداوانەیە کە لە مێژوویکی نزیک ڕووی داوە و هەستی ناخۆش و بێزارکەر و بێتاقەتی لە تۆ دروست کردووە واتە فۆکس و تەرکیزی ئەم شێوە چارەسەر لەسەر ئەو چەند شتێکە باسم کرد معریفە هەست ڕەفتار واتە ئەم سێ گۆشەیە لە بیرتانە بمێنێتەوە کە شێوازی چارەسەری معرفی ڕەفتاری لەسەر ئەم شێوازەیە زیاتر چارەسەری معرفی ڕەفتاری باوەڕی وایە چکە بۆ پێی کە لەسەر سەر بە قوتابخانە ڕەفتارەکانە باوەڕی وایە کە مرۆڤ تیۆری فێربوونیەکی هەیە کە ڕووداوەکان فێریەکەن کە چۆن بیر بکاتەوە کە چۆن گەشە بە کەسایەتی بدا هەموو ڕووداوانێک کە لە ژیانی مرۆڤ ڕۆدا وا لە مرۆڤەکە کە کاردانەوەی بەرامبەر ڕووداوەکان هەبێت منداڵێک مەسەن خێزانێک کە لە منداڵیەوە سوکات یاخود بێڕێزی بەرامبەر منداڵەکە کرابێ یاخود هەستەکانی بەگرنگ نەزاندابێ بەردەوام لە بیری ئەوایە کە هەستەکانی بێڕێزی بەرامبەرەکرێ بێڕێزی بەرامبەرەکرێ بێڕێزی بەرامبەرەکرێ و ئەمەش بێتە کۆربیلیڤێک واتە باوەڕێکی نەرێنی هەڵا کە هەمیشە ئەمە لە مێشکا بێت و بڕوە و هەر کاتێک ڕووداوێکە بینێ کە نزیک بێت لە ئەم بیرکردنەوە ئەم معریفە هەڵەی کە لە مێشکیەوە لە منداڵ لەگەڵا دروستیان کردووە وای لێ دێ کاسی ناخۆش و بێزارکە لەم کەسە دروست بێ بۆ نمونەیەکی سادە کچێک کە لە منداڵیە دایک و باوکی هەمیشە سەرزەنشیان کردووە و سەرزەنشیان کردو تۆ کەسێکی خراپی تۆ ناتوانانی کارەکان بە باشی ئەنجام دەی تۆ ئەم ڕووداوانە ڕۆدا کاتێکم کەسە لە پەیوەندی ئابێ هەمیشە تەرکیز و فکری لەسەر ئەوەیە کە ئەم پەیوەندیە ڕابگرێ هەمیشە تەرکیز و فکری لەسەر ئەوەیە کە چۆن بتوانێ و بە شێوازێک بتوانێ کە ئەم پەیوەندیە ڕابگرێ و ئامادەیە چەندین قوربانی بدە بۆ ڕازیکردنی دەوروبەرەکەی چکەمە معریفەیەکە و فێر بوو لە بەشێکە لە کەسایەتی ئەم کەسە ئۆتۆماتیکیان کارگەری لەسەر داهاتووی کەسەکە هەیە و وای لێدێ بەردەوام هەست بە بەنامۆیی بێتاقەتی بێزاری بکە و لە خۆی خۆش بێ لە مافەکانی خۆی خۆش بێ لە حەق و امتیازەکانی خۆی خۆش بێ لە پێناو ڕازیکردنی بەرامبەرەکەی و بابێکی تر لەو شتانەی کە چارەسەری ڕەفتاری معرفی کاریگەری هەیە و کاری لەسەرەکە درکی تاکە لەسەر تێگەشتن لە ڕووداوەکانی دەوروبەر واتە چۆن واتە ئایا ئەم دیدگایە کە بەسەر ڕووداوەکانی دەوروبەر هەیە ئەم کەسە چۆن چۆنی ترێ هەیە نمونەیەکی زۆر سادە بۆ نمونە ئەوانەی کە لەم لایڤان هەر هەمویان یەک ڕووداوێکی هاتوچۆ لە پێش چاویان ڕووبدا دوای کاتژمێرێک ئەگەر پرسیار لە کەسەکان بکەی هەر یەکە و بۆچوونێکی جیاوازی لەسەر ڕووداوەکە هەیە هەندێکی لەوانەیە حەق بە کەسەکەی تر بن هەندێک کەس لەوانەیە حەق بە کەسێکی تر بکەن ئەگەر تەماشا بکەین هیچ کام لەمانە یەکشت ناگەڕنەوە یەک دیدگایەکی دروستیان ینی یەک دیدگایان وەکو یەک لەسەر ڕووداوەکان نیانە هۆکارەکەی چیە هۆکارەکەی کە درکی تاکەکانە لە سەردەمی منداڵی و تا و سەردەمەکەتیایەتی درکێکیان بۆ دروست بۆ کە ڕووداوەکان بۆ جۆرە ببین کە لەگەڵ معریفەی خۆیانە بگونجێن و ئەم بیرکردنەوانە و ئەم ڕووداوانە کە لە ژیانی تاکانە ڕوویداوە هۆکارن بۆ دروستبوونی تێکچوونی دەرونی واتە ئەو چەند شتەی کە باسم کرد هەر یەک لەمانە هۆکارێکە بۆ دروستبوونی دڵڕاوکێ هۆکارێکە بۆ دروستبوونی خەمۆکی و باقی نەخۆشە دەرونەکانی تر بە شێوەی گشتی ئەگەر بتوانین مەسەلەن ڕەفتاری معرفی شی بکەینەوە لەسەر چەند خاڵێک زۆر فۆکسەکە بۆ نمونە باوەڕی وایە ڕەفتاری معرفی کە
هەموو تێکچوونە دەرونەکان بەهۆی فێربوونەوە دروستە بن. واتە فێربوون هەمیشە باش نییە. مرۆڤ فێرە بێ کە خەمۆک بێ، مرۆڤ فێرە بێ کە تووشی دڵڕاوکێ بێ، مرۆڤ فێرە بێ کە هەست بە نامۆیی و بێتاقەتی و بێزاری بکە. کەواتە هەموو ڕووداوانەی کە لە ژیانی تاقەکانە ڕووەدا هۆکارەوە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی تێکچوونە دەرونەکان. یەکێک لەو شتانەی کە لە CBT زۆر گرنگی پێدرێت هێر ئەنناوە، واتە لە ئێرە و لە ئێستایە. تەرکیزی تەواوی CBT لەسەر ئێستا و ئێرێ. با من بە شێوەی گشتی ئەم پرسیاراکەم، وەڵامەکە شەر بۆ خۆتانیانڵەوە، بەڵام خۆمیش وەڵامێدەم، بەڵام ێوەش بیری لێ بکەنەوە. ئەگەر تەماشای و کەسانە بکەین کە تووشی خەمۆکی بوون، ئەم کەسانە هیوایان بە داهاتوو نییە، کەواتە ئەو هەست و بێتاقەتی و بێزاری کە هەیانە سەبارەتە بەڕابردوو. واتە کەسی خەمۆک دایمە تەرکیز و فکری لەسەر ڕابردووە. ئەو کەسانەی ترس یا دڵڕاوکە یاخود فۆبیایان هەیە لە ڕووداوێک ئەترسن، یاخود دڵڕاوکیان بەرامبەر ڕووداوێکە، یاخود فۆبیان بەرامبەر ڕووداوێکەیە کە لە داهاتووە ڕووەدا. واتە کەس نییە بڵێ من دڵڕاوکێم هەیە بۆ ڕووداوێک کە لە ڕابردووە ڕوویدابێ. هەموو ڕووداوەکان پەیوەستە لە دڵڕاوکێ و لە فۆبیا و لە ترسە پەیوەستە بە داهاتوو. ئێمەش پێشتر باسمان کردووە کە CBT تەرکیزی تەواوی لەسەر ڕابردوو داهاتووە، ینی لەسەر خەمۆکی و لەسەر دڵڕاوکێیە. خەمۆکی و دڵڕاوکێش بەو پێی باس لە داهاتوو ڕابردووەکەن، کەواتە فۆکس و تەرکیزی CBT لەسەر ئێرە و ئێستایە. واتە هەموو کارێک و هەوڵەکەدا تاک لەو کاتەیە تەرکیز و فکر و هۆشی لەو ساتەیە بێ و لەو کاتەیە بێ. تەواو CBT تەرکیز و فۆکسی لەسەرەوەیە کە کەسەکە فێر بێت. ئێمە زۆر جا لەوانەیەم دیدگامان بۆ دروست بوو بێ کە چارەساز یا چارەسەرکار دێ ئێمە باشەکاتەوە، بەڵام بەو جۆرە نییە. CBT فێربوونە، وەکو چۆن مرۆڤ فێری شێوازێکی ژیانە بێ یا خوشتێکی لەو چەشنە. CBTش تەرکیزە سەرەوە کە کەسەکە فێر بێ لە ڕێگەی کۆمەڵە تەکنیکەوە، لە ڕێگەی کۆمەڵێک کارەوە کردارەوە ئەتوانێ وا لە کەسەکە بکاو ئەم دیدگای بۆ دروستکە کە لە ئێرە و لە ئێستایە بێ. کاتێک تاک فێر بوو کە خۆی ئەم پرۆسەی ئەنجامدا، ئۆتۆماتیکیان لە داهاتووشە ئەتوانێت کارگەی لەسەر ژیانی خۆی بێت. واتە کەسێک کە کاری CBTەکە وە CBTەکە بە باشی وەرگەیەوە چارەخوازە یا چارەسازەکە بە باشی بتوانێت ئەم کارە و تەکنیکان ئەنجام بە، پێویستی دیسان بە چارەسەری دەرونی نابێت، چونکە ئەم کەسە فێر بووەکە چۆن خۆی چارەسەر بکە. باشە، ئەمە بزانین لێرەدا شتێکە گرنگ لێرە باسیکەین CBT چۆن کارەکە، چۆن کاریگەری دروستەکە، کارگەری لەکوێیەکە و لە چیەکە. وەکو بۆم باسکردن لە سەرەتا فێربوونە، فێربوونێک کە بیرکردنەوەکانی مرۆڤ بە ئاراستەیەکی دروستا برێت. ئێمە سێ جۆر لە بیرکردنەوەمان هەیە لە CBTە. دانەیەکیان ئۆتۆماتیک فاوتە، واتە بیرکردنەوەی ئۆتۆماتیک کە کۆمەڵە بیرکردنەوە ئۆتۆماتیکەن بە مێشکی ئەمادێ. لەو بیرکردنەوە ئۆتۆماتیک ساوتانە یاخود بیرکردنەوە ئۆتۆماتیکانە سەر و 50% ئەو بیرکردنەوەانە نەرێنین کە ئەمەشە بێتە نەگەتیڤ ساوت. وتمان ئۆتۆماتیک ساوت پاشان نەگەتیڤ ساوت. پاش نەگەتیڤ ساوت ئۆتۆماتیکیان کۆر بیلیف دروستە بێت. کۆر بیلیف واتە چی؟ واتە باوەڕە دەستکاری کراوەکان، ئەو باوەڕانەی کە ڕاستینی بەڵام دەستکاری کراون بە چەشنێک دەستکاری کراون کە ئێمە ناتوانین گۆڕانکاری تا دروستکەین ئەگەر بە هاوکاری چارەسازێک نەبێت. چارەسازەکە دێ بیرکردنەوەیکی منطقی لە مێشکی چارەخوازەکە دروستەکە بە چەشنێک کە بتوانێت باشتر و باشتر و باشتر هەستەکانی دەرببڕێ و ژیان بە دیدگایەکی تر ببینێ. بە باوەڕی ڕەفتاری معرفی ڕاهێنانکردنی بەردەوام لە تەواوی هەفتەکە کاریگەری هەیە لەسەر زوو باشبوونەوەی کەسەکە. لە کتێبی Power of the Habit واتە هێزی خۆوەکانە زۆر جار تەکنیکانی CBT باسە کرد. بۆ نمونە ئەڵە گۆڕانکاریە بێ و وردە دروست بێ، وردە دروست بێ و بۆەوەی کامل بێ. بەڵام بەداخەوە لە کۆمەڵگای کوردی زۆر جار باوەڕێن وایە کە بە جەلسەیەک یا دوو جەلسە چارەسەر بکرێت. CBT خۆی لە خۆیدا لە هەر جەلسەوە دەست پێکەواتە لایەنی پێم بێ هەر جەلسە لەگەڵ نەخۆشا ببێت بۆی بەتەواوی چاکبێتەوە کەسەکە. باوەڕی وایە بەڕاهێنانکردنی بەردەوام لەسەر ئەو شتانەی کە لە ژیانیا هەیە ئەتوانێت هەستەکانی باشتر بێ بە دیدگایەکی باشتر و باشتر لەسەر ڕووداوەکان بڕوانێ.
و ئەو ئەرکانەی هەمیشە وەکو چۆن پێت بڵێم ئەرکی ماڵەوەی هەیە لە CBT-شا بەم جۆرەیەمە ئەرکی ماڵەوەمانەیە بە چ چەشنێک بەو جۆرەی کە ببورن ئەرکەکان ئەبێ بنووسرێتەوە و ئەو کەسە چی کردووە و چۆن کردێتیوە چونکە هەمیشە پازدەخولێکی سەرەتای جەلسە دا ئەندرێ بوو ئەو هەفتەیە کە لەو ماوە هەفتە چی کراوە بۆ نمونە چ شتێکت کردووە چ کارێکت ئەنجام داوە چۆن ڕۆشتووە چۆن نەڕۆشتووە هەستەکانی شیە کاک شێرکۆ بزانم دەنگت نەما بزانم دەنگت نەما میوت کرای نازانم چییە ببورن ئێستا دەنگم دێ ئێستا دەنگت دێ ببورن دەنگم کێشەیە هەیە ئێستا نا مشکلێ نییە واستە بڕا نەمزانی لەکەوێ دەنگم بڕەوە ببورن باسی ئەرچی ئەوە دەکرد ئەرچی CBT مامۆستا لەکوێوە دەنگم بڕا ببورن خوا باسی ئەرکت دەکرد کە ئەرچیان هەیە لە ماڵەوە جێبەجێ دەکرێ و لە جەلسات 15 دقەی هەیە نازانم دەنگی بەڕستم نایە هیچ سە بە نامەوە دەنێرم ئەگەر لە ڕێگەی نامەیەکۆ تێم گەیان کە بزان لە چ شوێنێکەوە مانی دەنگم بڕاوە زووە بڕاوە چەند خولەکە بڕاوە درەنگە بڕاوە چکە دەنگت هیچ ناویستم ببورن ئەرکی ماڵەوە باسی ئەرکی ماڵەوەمان کرد لە ڕێگەی ئەرکی ماڵەوە ئەبێ کەسەکان دووبارە هەمیشە ئەرکی ماڵەوەیان ئەنجام دەن بە چ شتێک ئەرکی ماڵەوەیان ئەنجام دەن کە سەرەتای 15 دقەی سەرەتا وەکو باسمان کرد تەرکیزی کەسەکان لەسەرەوەیە کە لە ماوەی هەفتەیە چی کردە چه هەستێکی هەبووە چۆن گوزەراوە چۆن ڕۆیشتووە چۆن هاتووە چی کردووە چی نەکردووە چ جۆرە چالاکیەکی ئەنجام داوە لە ڕێگەی ئەم چالاکیانەوە و کودمان هەستی کەسەکان بەرەو باشتر بوونەڕوە و جۆرێک لە پرۆسەی فێربوون بۆ ژیانێکی باشتر ڕوەدا یەک لەو شتانەی کە لە چارەسەری معرفیە زۆر گرنگی پێدرێ فارسەکان پێڵن پەیکانی ڕوو بە پایین نازانم بە ئینگلیزی یا بە کوردی بێتە چی بەڵام هەوڵدەم لە نمونەیەکی زیندووە ڕوونی کەمەوە بۆ نمونە کەسێک دێتە لای ئێوە ئەڵێ لەوەتەی تاقیکردنەوە دەرنەچووم من زۆر هەست بە خەمۆکی و بێزاری و ماندوویەتی یەکەم ئەڵێ باشە کاتە لە تاقیکردنەوە کە دەرنەچووی چه هەستێکتە بوو ئەڵێ هەستێکی زۆر بێزارکەرم هەبوو ئەڵێ باشە کاتی هەستێکی بێزارکردە بوو بیرە لە چیە کردەوە ئەڵێ بیرم لەوە کردەوە بیر هەست تەماشاکە بیر لە چیە کردەوە بیرکردنەوەکەی باسەکە هەستت بە چیە کرد هەستەکەیت بۆ ڕوونەکاتەوە تۆ لە ڕێگەی ئەم تەکنیکانە و ئەتوانی کێشە ئەسڵەکە بدۆزیتەوە واتە هەنگاو بە هەنگاو لە کێشە ئەسڵەکە نزیکەویتەوە هەنگاو بە هەنگاو هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ لە کێش ئاستەکە نزیکە بنەوە بەم چەشنە ئەتوانن هەستێکی باشتر و باشتر لە کەسەکە نزیک بێتەوە کەسەکە جۆرێک لە خاڵی بوونەوەی تا ڕوەدا و چەند کێشەیەک دیاریەکەی یەکێک لەو پرسیارە زۆر گرنگانەی کە زۆر کاریگەری هەیە توان لە کەسەکەی پرسیار بکەن بەم جۆرەیە من خۆم زۆرم تەکنیکە بەکارێنم لە چارەسەری دەرونیە ئەڵێم وا هەستکە من وا هەستکە خۆرەکەی عەلایەدینە دۆزیوەتەوە کە دەست لە خۆرەکە ئەدەی دێوێک دەرەچێ ئەم دێوەکە لە خۆرێکەوە دەردێتە دەرێ سێ داواکاری تۆ جێبەجێەکە سێ داواکاری دەرونی تۆ جێبەجێەکە تۆ پێم بڵێ ئەم سێ داواکاریە چییە ئۆتۆماتیکیان کەسەکە گەورەترین کێشەکانی خۆیت بۆ باسەکە ئەمە جۆرێک لە خەڵەتاندنی چارەخوازە بۆی کێش ئاستەکان بۆ دەستنیشانکە خۆی تۆپێکت بۆ فڕێبە وە کێشەکانت بۆ چارەسەرکە پێت بڵێ کێش ئاستەکانم لەکوێیە بەم جۆرە وردە کێش ئاستەکان بۆ دەستنیشانەکرێ بۆم لە سێدانت بۆ دیارەکە لەم سێدانە ئەڵێ ئەگەر یەکەمیان چارەسەر بێت چەند لە سەدی کێشەکانت چارەسەرە بێ بۆ نمونە ئەڵێ 40%، ئەڵێ ئەی دووەمیان ئەڵێ لەوانەیە 10%، ئەڵێ ئەی سێمیان ئەڵێ 50%. کەوتی 50% کەواتە ئەمە کێشە ئەسلەکەی کەسەکەیە، ئەمە کێشە ڕیشەیەکەی کەسەکەیە و کەسەکە بەڕاستی ئەمە کێشەی ئەسلیەتی. ڕاستە لەسەر ئەو دوانەکەی کەشکارەکەی، بەڵام کێشە سەرەکیەکە ئەوەیە و ئەبێ لەسەر شێوازە تەماشا ینی کێشە ئەسلەکە بەو جۆرە بدۆزیتەوە.
خاڵێکی ترکە گرنگە لە ڕفتاری معرفیە شارەزایی بین ئەوەی ئێمە توانای ئەوەمان هەبێت لە چەند دیدگایەک و تەماشای بابەتەکان بکەین. زۆر جار مەسەڵەن ئەڵێن ئەبێ چارەساز خۆی مەرجی سەرەکیەوەیە چارەساز خۆی پێشتر شێوازی چارەسەری CBT بینی بێواتە خۆی وەکو ئەو کەسێ بێتە چارەساز ئەبێ بۆ ماوەی 3 تا 6 مانگ خۆی چارەسەری لای دکتۆرێکی کە وەرگرت بێ بۆ خۆی. بۆچی؟ بۆ ئەوەی توانای ئەوەی هەبێت کە خراپ لەسەر مرۆڤەکان دیدگای بۆ دروست نەبێت. من دوو نمونەی زۆر ساتان بۆ باسەکەم کاگە لە ژێن ڕۆژانە ڕوودا تۆ لەوانەیە بیرکردنەوەیکی خراپت بەرامبەر ئەو کەسا هەبێت. ماوەیەک پێش ئێستا کەیسێک هەبوو پیاوێک بوو کە تەمەنی 40 ساڵ بوو دەستدرێژی سێکسی کردووە سەر کچی خۆی کە 9 ساڵ بوو. هەستی تاوانی لەم کەسە دروست کرد. ئەگەر لە گۆشەنیگایەکی ترەوە تەماشای بابەتەکە نەکەی ئەسەن تۆ ڕقت لەم کەسا بێ یاخود بێز لەم کەسا بێت و کام ڕەفتارە ناشرینی ئەنجامداوە. بەڵام بۆ پێی کە تۆ چارەسازی تۆ مافی حکومدانت لەسەر خراپی کەسەکان نییە کە ئەبیتە چارەساز بە شێوازی CBT کارەکەی تۆ باوەڕت بە خراپبوونی کەسێک نییە. ئەبێ دیدگاکت بۆ دروست بێ ئەم کەسە ڕووداوەکان و ژینگە و خێزان ئاڕاستی کردووە کە بەم جۆرە ڕەفتارە بکە بەم جۆرە هەڵسوکەوتەی هەبێ بەم جۆرە بیرکاتۆ لەسەر بابەتەکان خودی خۆی نایەوێ و ئەم بیرکردنەوانە هی خودی خۆی نییە بەڵکو لە ژینگەی دەوروبەرە دروست بێ. بەم جۆرە کە تۆ خۆت چارەسەر دووەرگرت ئەتوانی لە گۆشە نیگا جیاوازەکان و تەماشای حاڵتەکە بکەی بۆی بتوانی باشترین ڕێگەی بۆ بدۆزیتەوە. خاڵێکی تر کە زۆر جا لە چارەسازەکانی لای خۆمان کاری پێ ناکە یاخۆ هەر نەمدیوە کەسێک کاری پێ بکە نووسینەوەی گۆڕانکاریەکان و زیادکردنێتی. هەفتە بە هەفتە ئەبێت تۆ فعالت لەبەردەستا بێ و بزانی چ شتێک گۆڕاوە شێوازی دانیشتنی چی لە هاتووە شێوازی سێرکردنی چی لە هاتووە هەناسەدانی لە کاتی قسەکردنا چی لە هاتووە بۆ نمونە فەیسی لە کاتی قسەکردنا چۆنە جلو بەرگی چەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە جوڵەی دەست و فەیس کۆنتاکت و ئەوانەی چەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە چونکە هەر یەک لەمانە کاریگەری خۆی هەیە. بۆ نمونە یەکێک لە نیشانە دیارەکانی ئەو کەسانە کە تووشی خەمۆکی بوون لە شێوازی دانیشتنیانە لاواز دانشن واتە زۆر بێزارکەر و پاڵە دەنەوەواتە هەست بە لاوازیەکەی هەست بە ماندوویەتیەکەی لەم کەسە و سەریان لە خوارە زۆر تەماشای تۆ ناکەن و جۆرێک لە خاوی لە قسەکردن و نزمی لە قسەکردنیان هەیە. کاتێک تۆ جەلسە بە جەلسە نووسیتەوە گۆڕانکارەکان ئەزانی ئایا بەڕاستی ڕێژەی خەمۆکی کەمی کردووە یاخود نا و هەروەها بە هەمان شێوە لە دڵڕاوکیە ئەو کەسانێک کە دڵڕاوکیانەیە جۆرێک بیئۆقرەیان پێوە دیارە جۆرێک لە بێزاری جۆرێک لە ماندوێتی جۆرێک لە تەنگە نەفەسیان پێوە دیارە هەستەکەی ئارەقاکەن ئەم گۆڕانکاریی وەسەن جوڵێکی زیادە حەدیان هەیە کە نەئاساییە کە تۆ جەلسە بە جەلسە دانیشتن بە دانیشتن گۆڕانکارەکان نووسیتۆ ئۆتۆماتیکیان ئەتوانی بە شێوەیەکی باشتر و باشتر و باشتر لە کەسەکە تێبکەی و هەست بە گۆڕانکارەکان بکەیت. لە شێوازی چارەسەری ڕەفتاری معرفیە چەند شێوازی چارەسەری تر دروست بووە کە بنچینە سەرەکیەکەیان لە CBT دروست بوون واتە چۆن بۆ نمە ئێمە RFCBT مانێ RFCBT زیاتر تەرکیزی لەسەر بیرکردنەوەی زیاد لە حەت و ڕومینەیشنە ڕومینەیشن بە کوردێکی فەسیحی خۆمانە بەدە کاوێشکردن چۆن ئاژەڵ خواردنێگە خۆی خاتە مەعیدەوە دیسان دەریهێنێت دەرەوە کە هیچ سوودێکی نییە ئۆتۆماتیکیان مرۆڤەکانیش بەهۆی ڕۆمینەیشنەوە ئەم حاڵەتیان بەسەردادێت کە بیرکردنەوەیکی نەرێنی لە مێشکیانە هەیە دەرێکەن دیسانە هێنەوە دەرێکەن دیسانە هێنەوە هێندە دووبارێکن لە مێشکیان جۆرێک لە قەلەقی و خەمۆکی دروستە بێت. یەکێ لە شێوازە زۆر دیارەکانەوەی کە RFCBT مانەیە کە تەرکیزی تەواوی لەسەر بیرکردنەوەی زیاد لە حەدە. جۆرێکی تر لەو شێوازە چارەسەرانە سکیماتێراپیمان هەیە کە دێکەڵەیەکە لە دەروون شیکاری و هەروەها تێکەڵەیەکە لە CBT کە خودی خۆم ئەو شێواز چارەسەرە بەکارێنم کاتوانم بڵێم باشترین جۆری CBTە بۆ کۆمەلگای کوردی. شێوازێکی تر کە زۆر گرنگمانە بیزانین چارەسەری دەرونی منتەقی هەڵچوونیە واتە لە ڕێگەی هەڵچوونەکانەوە و لە ڕێگەی منتەقی تاکەکانەوە شیکردنەوە بۆ حاڵتەکەکەیت و هەوڵی بۆ چارەسەرکردنی. خاڵێکی ترکە لە چارەسەری معریف ڕەفتاریە هەیە چارەسەری دەرونی معریفیە کە ئارۆنتیبک زۆر کاری لەسەر کرد. ئارۆنتیبک باشترین کەسە لە شێوازی چارەسەری دەرونی CBTە و دەرونی معریفی زۆر بەکار ئەهێنا. لە خاڵێکی ترکە لێرەدامەوە ئاماژەی پێ بدەم ئای ئەمە لە چارەسەری ڕەفتاری معریفیە پێویستمان بە چ شتێکە
خاڵ یەکەم بەکارهێنانی ڕاپرسی و مقیاس. ئێمە ئەکە لەو خاڵانەی کە لە کۆمەلگای کوردیە زۆر کێشەیە نەبوونی ڕاپرسیەکی ستانداردە. بۆ نمونە ئێستاش ئێمە بۆ خەمۆکی ڕاپرسی بێک بەکارهێنین. ڕاپرسی بێک 21 پرسیارە وە لە ڕێگەی 21 پرسیارە تۆ بەڕاستی ناتوانانی خەمۆکی دەستنیشانکەیت. بۆ نمونە بە هەمان شێ بۆ دڵڕاوکێش هەمان ڕاپرسی بەکارێن یاخود ڕاپرسیەک بەکارێن کە دەستکرد و دروستکراوە تا ئێستا ئێمە بەڕاستی ڕاپرسی یاخود مقیاسێکمان نییە کە دەستنیشانی کێشەکان بکە. بەڵام لە بۆ پێکە من لە ئێرانە بووم ڕاپرسێکی زۆر باشیان هەبوو کە ڕۆژشاخیان بەکارێنە هەروەها MMPI دویان بەکارهێنە کە دوو ڕاپرسی زۆر جیهانین و زۆریش بەکاردێ و توان سوودی لێ ببیندێ لە دەستنیشانکردنی کێشەکانی کەسەکانە و ئێمە لە CBTە بەڕاستی پێویستمان بەو شێوازە هەیە. هەر جوڵەیەکی چارەخواست، هەر شێوازی قسەکردنێکی چارەخواست، هەر بچووکترین شت کە لە چوارەخوازە هەیە تۆ پێویستە زۆر تەرکیزت لەسەر لەو جەلسە لەو 45 بۆ کاتژمێرەی کە لەگەڵ چارەخوازەکەی تەواوی قسەکردن، هەناسەدان، نیگاکردن تەواوی شتەکانێ بێ لەژێر چاودەری توابێ چونکە هەرێکە و مانایەکی هەیە. بۆ من نمونەیەکی زۆر سادە منەوە کاتێککە خۆم چارەسەرم بۆ خۆم وەرەگرت لە دەروون شیکاریە جا هەر شێوازێکی چارەسەر کە مرۆڤ ئەوێ فێری بێ پێشەوە بێ خۆی بۆ شێوازە چارەسەر بێ ئەو جاتوانێ فێری ئەو بابەتە بێ. مە لە هەموو عالەمەوە ئەجگە لە کوردستان کە بۆ جۆرەنیە دوای هەوڵدانێکی زۆر مەسەل نەمود من چێژ لە سەرکەوتنێکی زۆر گەورە نابینم. دوای ماوەیەکی زۆر بەم دەرکەوت من لە تەمەنی 9 ساڵیە بۆ هۆی ڕووداوێکەوە کە ڕووی داوە ئەو کاتە من پۆلی چواری سەرەتایی بووم. لە پۆلی چواری سەرەتایە من یەکەمی سەر قوتابخانەکەم هێنابوو کە یەکەمم هێنابوو ڕووداوێکی ناخۆش ڕوویدا بوو. ئەمە لە مێشکی منە دروست بوو کە هەر کاتێک من سەرکەوتوو بم ڕووداوێکی ناخۆش ڕوەدا کەواتە زۆر هەوڵم بۆ سەرکەوتن و گەشتن بە ئاماژ نادە. لە ڕێگەی کۆمبوردەکارێکی زۆر سادەوە توانیم ڕیشەی کێشەکە بدۆزمەوە باشتر و باشتریکەم. کەواتە هەر یەک لەو ڕووداوانە کە کەسەکە باسێکە، هەر یەک لەو شتانێک کە کەسەکە باسێکە وا مەزانە گرنگن. ئەنی وەکو پزیشکی دەرونی مەبن کە تەواوی فۆکس و تەرکیستان تەنها لەسەر نیشانە بێ. ڕێگە بدەن کەسەکە قسە بکە، خۆی شتەکانت بۆ ڕوونەکاتەوە، خۆی بکەتە لە کێشەکە لەکوێ ئەگەر پەلەت نەوێ وردەکار بی. واتە بە لەسەر خۆی بە وردەکاری ئەتوانی تەواوی کێشەکان و وەڕیشەکان دەستنیشان بکەیت. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە تۆ بەردەوام زانیاری لە کەسانی لە خۆشارەزاتر وەرگری ئابدەیت بی. واتە ئەوەی کە ئێمڕۆی خوێنی ئەگەری هەیە بەیان سبەی زانیارێکی نۆ بە تۆ بدرێ کەواتە دەی بەکارێنی. ئەم نوێگەریە ئەم ئابدەیت بوونە کاریگەرێکی زۆر باشی هەیە لەسەر تەواوی باشترکردنی پرۆسەی چارەسەری خۆت. خاڵێکی تر ڕۆڵگێڕانە. هەندێک کات تۆ پێویستە ڕۆڵ بگێڕی بۆ کەسەکە. یعنی کاتێک هەستەکەی مەسەن کێشەی لەگەڵ خوشکەیە هەیە ئەڵێ مەسەنە گوادەنە من خوشکەتم ئەو ڕووداوێکە ئەو باسێکە تۆ ڕۆلی خوشکت بگێڕ خوشکی چارەخوازەکە بگێڕە ئەویش با ڕۆلی کەسەکە بگێڕە خودی خۆی ببینێ. بەمە ئەتوانی کۆنتاکتێ باشتر دروستکەی ئەتوانی زیاتر ڕووداوەکەت بۆ ڕوون بێتەوە و کەسەکە زیاتر ئەتوانی خۆی خاڵی کاتەوە بۆ تۆ و ڕازگویان لەگەڵ تۆ گفتوگۆ بکە. خاڵێکی تر کێشە جەستەیەکانە و هەروەها کۆکردنەوەی زانیاریە لەسەریان. بە کۆکردنەوەی زانیاری و هەروەها کۆکردنەوەی کێشە جەستەیەکان تۆ توانی بزانی مەسەلەن ئەم کێشانە لەکوێ هەیە. بۆنە کەسێک کاتێک قۆڵۆنی هەیە ئۆتۆماتیکیان خەلەقیشی لەگەڵایە. کاتێک کەسێک فشاری خوێنی هەیە، کاتێک کەسێک شەکرەی هەیە و کاریگەری لەسەر جوڵەی خوێن و هاتوچوو هەناسە هاتوچووی خوێن و لێدانی دڵ هەیە کەواتە ئەمە کارگەری لەسەر دروستبوونی قەلەقی هەیە. بۆیە پێویستە زانیاریێکی تەواو لەسەر و بابەتانە هەبێ. کۆمەڵە تەکنیکمان هەیە کە هەر تەکنیکێک لایەنی کەم پێویستی بە 3-4 کاتژمێر هەیە بە باسکردنی وە شێوازی ئەنجامدانی. هەوڵەدەم لێرە بە یەک دوو خولەکێک باسی بکەم و ڕوونکردنەوەیەکی بۆ بدەم لەسەری و دواتر دێمە سەر پرسیارەکانی و من کە من زۆر حەزم لە قسەکردن یا زیاتر حەزم لە گفتوگۆکردنە. گرنگە لە چارەسەری ڕەفتاری مەعرفیە تەکنیکی ڕوبەڕووکردنەوەیە. بۆ منە کەسێکمان هەیە فۆبیای ماری هەیە، فۆبیای تایبەتی سپیسیک فۆبیای هەیە. ئەڵێ فۆبیاکەی من لەسەر مارە. دێ چۆن کارەکە؟ وردە پێناسەی ماری بۆکەی لە جەلسەیەکەمە لە جەلسەیەکەمە تەکنیک ڕوبەڕوو بوونەوە ئەنجام نادرێت. دوای کێشەکە چارەسەرکرد لەوانی جەلسی سێم یا چوارەم بێ. لە دوای ئەوە تەکنیکەکانی تر کە بەکارهێنی سوودی نیە کۆتا مەرحەلە تەکنیکی ڕوبەڕووکردنەوەی.
سەرەتا وەسفی مارەکەی بۆکەی مار چۆنە و چۆن نییەوانە، دواتر وێنەکەی پیشانەدەی کارت ئەفلام کارتۆنی، دواتر وردە وێنەیەکی ڕاستەقینەی پیشانەدەی، دواتر لە ڕێگەی تەلەڤیزیۆنێکەوە مارێک لە دوور پیشانەدەی وردە تا ئەوە سەگا هێندە توانای هەیە کە بتوانێت لە نزیکەوە لە بەخشەیە جەڵام بتوانێت مار ببینێ، بتوانێت بیبینێ خۆی بێ خۆت پارێزی لە مار، بەڵام هەر نتوانێت کە مار ببینێ ئۆتۆماتیکە نەتوانێت باشتر بێ. بۆنە کەسێکمان هەیە فۆبیای هەیە لە سایقیکردن لە ڕێگەی گەیمەوە توانێت کار بکە، لە ڕێگەی یاری و مەسەلەن PS5 و PS4 وانە توانێت وردە ڕوبەڕووکردنەوەیەک ڕووبدا لەگەڵ کەسەکە. یەکێک لە تەکنیکەکانی تر گۆڕینی سەرنجە، واتە کاتێک کەسەکە خەریکی قسەکردنە باسی بابەتێکەکە، تۆ دەی ئەم بابەتە ئەم پرسیارە بە پێچەوان نایڵێ، بۆ نمونە ئەڵێ لەوەتەی لە دایکم دوورم هەست بە مرتاحیەکەی، ئەڵێ واتە مەسەن پرسیارەکە بەم جۆرە لەگەڵ چارەخوازە کە پرسیارێکی لەکەی بەم جۆراڵێ، واتە کاتە لەگەڵ دایکتای هەست بە نامرتاحی ناکەی. تەماشاکە هەمان پرسیارە جۆرێک لە سیغەکەیە گۆڕم بووی دڵنیابوونەوە ڕووبدا کەسەکە هەستکە کە تۆ تێگەشتووی لێ، و لە کۆتایی جەلسەوە ئەو قسانێکە کردوێتی جارێکی تر بە شێوەیەکی تروایەت هەندێک جار بە پێچەوانەوە لە کەسەکە پرسیارێکی تۆ بۆی دڵنیایەک ڕووبدا، و ئەمە جۆرێک لە متمانەی دروستە بێت لە بین تۆ و چارەخوازەکە کە ئەمەش تەکنیکی زۆر باشە بۆی بتوانانی زیاتر سەرنج ڕابکێشی و زیاتر سقەت پێ بکە. باسی پێشتر باسمان کرد باسی ڕۆڵگەرانمان کرد کە گرنگە و پێویستە ئەنجام بدرێت. ڕێزبەندیکردنی بیرکردنەوە، تۆ بێ خشتێک بۆ چارەخوازەکە دروستکەی، ئەم خشتەیە چۆنی کارەکە بۆ جۆرە کارەکە کە تەواوی ئەو بیرکردنەوەی لە تەواوی ڕۆژە بۆی ڕوویداوە بنووسرێتەوە، کەی ڕوویدا چی ڕوویدا کە ئەم بیرکردنەوە هات، ماوەی چەندێکی خایاند، کەی کۆتایی پێهات، چیت کرد کە کۆتایی پێهات. ئەمانە وردە توانی زیاتر ڕوون بێتەوە کێشەکانی نەخۆشەکە بۆت، واتوانی زیاتر و باشتراگەن لە بابەتەکان بێت. هوەری ئارامکردنەوە خود ئاگایی مدیتیشنە یاخود مایندفولنسە، کارێکی کۆڵە تەکنیکی ترە لەوانەیە خۆتان زانێتان لەسەری هەبێ. وەکو پێشتر لە نمونەی خوێندکارەکە بە قوتابەکە باسم کە لە تاقیکردنەوە دەرنەچووە، تەکنیکی بیرکردنەوە هەستی لەگەڵا بەکار بێنە زۆر سوودیە بێ، واتوانێت کاریگەرێکی زۆر باشی لەسەر کەسەکە هەبێ. من لێرە بابەتەکەم شتێکی وام نەماوە لێرەدا باسی بکەم، پێم خۆشە کە ڕایەوەش بزانم لەسەر بابەتەکە، پێم خۆشەوە چەند پرسیارێک بکەن لەسەر شتەکە و زیاتر ڕوون بێتەوە بۆ مامزان پرسیارتان لە جێگەیەکە هەیە یاخودنا. ئەمەی کە باسم کرد ئەمە پێشەکیەکە لەسەر CBT، ئەمە بە شێوەیەکی گشتی بۆت ڕوون بووەتەوە کە CBT لەسەر چی کارەکە، تەرکیزی لەسەر چ شتێکە و چۆن دەتوانێت کارگەری لەسەر نەخۆشەکان دروستکە. هەر یەک لەم تەکنیکانە کاری زۆرتریەوێ، تەکنیکی زۆرتریەوێ، وەزەنەری زۆرتریەوێ. پێم خۆشە کە ئەگەر پرسیارێکەیە لە خزمەتێوە ئێزیزدا بن. دەستخۆش بکاک شێرکۆ، زۆر سپاس. برادران ئەگەر پرسیارتان هەیە ئەو ماکتان کراوەیە بۆ هەمووتان. بگورن ئوستاد، من دەنگی ئەوم نەویست شتەوە فەرم بگورن مامۆستا، دەنگی ئەوم نەویست بگورە. ئەو گوتم برادران ئەگەر هەر پرسیارێکیان هەیە ماکیان کراوەیە دەست خۆش، بابەتەکە زۆر جوان بوو، ئەگەر چی بەخۆشی زۆری دەوێت هەر بابەتە و یەک دنیا کاتی تکەی دەوێت لێ. هەروەکو پێشتر ئاماژەم پێدا تقریبەن بۆ فێربوونی CBT مەسەن دەستپێکێک لەسەر CBT تۆ لایەنی کەم پێویست بە 25 کاتژمێر هەیە و بۆی عملی ئەنجامی بدەیت پێویست بە 150 کاتژمێر هەیە بە لایەنی کەمەوە بۆی فێری تەکنیکەکان بی و زیاتر لە 3 مانگ تا 6 مانگ سوپەرڤیژن تەوێ بۆی تەواوی تەکنیکەکان فێر بکە. باسی ئەوت کرد گوتت چارەسەرکار دەبی بەخۆی جەلساتی CBT دیتبی، بەبست ئەوەیە کە دەورە بی و فێر تەکنیکانی بکەن بەخۆی بستەکن کەسشکە و وەکو نەخۆشە چارەسەر. بەڵێ ئەبێ مەسەلەن چارەسەرکار ئەبێ خۆی تەواوی گرێ دەروونەکانی شی کردبێتەوە و بۆی بتوانێت منطقیانە لەسەر ڕووداوەکان بڕوانێەوە. بۆ نمونە کەسێکمان هەیە کەپتی بەسەرن جنسی زۆرە، کاتێک چارەخوازێک دێتە لای ڕەگەزی بەرامبەر ئۆتۆماتیکیان ناتوانێت دیدگایەکی دروستی بۆم کەسە هەبێ. بۆ نمونە هەندێک کات تۆ لەوانەیە کەسێک بێتەلات کەسێکی قاتڵ بی، بۆ نمونە لەوانەیە کەسێک بێت بۆلات مرۆڤێک بکات دزی کردبێ یاخود کێشەی دزیکردنیە بێ، بۆ نمونە کەسێک دێ بڵات کە باوەڕی وایە ڕەگەزەکەی گۆڕاوە ڕەگەزی ئەسلی خۆی نییە.
ئەگەر تۆ دیدگایەکی کللتوری کۆمەڵایەتی ئاینیت لەسەر کەسەکان هەبێ ئۆتۆماتیکە ناتوانانی باش چارەسەریەکەی. CBT فێرتەکە کە بتوانانی هەموو مرۆڤێک تەنها وەکو مرۆڤ ببینی و تێ بگەی کە هەر شتێک لە کەسەکانە هەیە بەهۆی فێربوونەوە فێری بووە، خودی خۆی نەیویستوە کەوا بێ. واتە جیا لەوەی کە ڕاهێنان دەبینی و دەورات و تەکنیکان فێر دەبی خۆشی چارەسەر بکات. بێگومان زۆر ڕاستە دەبێت خۆشی چارەسەر بەرگری. ئەمە لە CBT لەوانەیە سێمایگی بوێ لە دەروون شیکاریە پێویستی بە ساڵ و نوێک تا 2 ساڵەیە. دەروون شیکاری سە بەکار دێت لۆ چارەسەر؟ بەڵێ لە نۆفرۆیدێنەکان بەکارێن و من زۆر جار لە کاتی شێوازی چارەسەری CBT یاخود سکیمایە پێویستم بە تەکنیکانی دەروون شیکاری هەیە بۆی بتوانم زیاتر قۆناغی منداڵی ڕوون بکەمەوە بۆ کەسەکان و تێبگا ڕیشەی کێشەکانی لەکوێیە. کەواتە بە تێکەڵی بەکاردێن هەتا ئاخریەک چارەسەر بەکار نایەن. بنچینەی سەرەکی کارکردنت ئەبێ قوتابخانەیەکی دیار بێ، شێوازێکی چارەسەری دیار بێ، بەڵام هەندێک کات هەستەکەی ئەم تەکنیکە سوودی نییە، کاریگەری نابێ، کەواتە ئەوێت تەکسول لە تەکنیکانی تریش وەرگری. برادەران ئەگەر پرسیارتان هەیە مایکتان کراوەیە؟ کاک شێرکۆ ئەوستاویان کاک شێرکۆ دەست خۆشبی بۆ پێشکەشکردنی وەبینارەکە. وەڵای من یەک پرسیارم هەبوو، ئایا لایەنە نێرێنیەکانی چارەسەری CBT چییە؟ چونکە ئەکرێت کۆمەڵک لایەنی نێرێنیشی هەبی، حەزم کرد باسی لایەنە نێرێنیەکانیشی بکەی بۆ ئەوەی زیاتر وازع بی لای قوتابیان. پرسیارێکی زۆر جوانە. ئەو خۆم باسییان بابەتەم نەکرد بۆ ویستم ڕای کەسێک لەیەوە پرسیارێکی لەم چێشنە بکە، چکان دێ بابەتم باس نەکردو پێم خۆشەوە پرسیارکەنەوە ببێتە پرسیار لاتانە. هەندێک خاڵی لاوازی هەیە CBT کە لەو خاڵانە لە کۆمەلگای کوردیە، من خۆدی خۆم لە 1-2 زانکۆی کوردستانە کۆمەڵی شتم باس کرده بوو، نووسی بووم ئایا ئەمە هەستە یا بیرکردنەوە. تقریبا سەرو 80% قوتابیانی زانکۆ نەیانتوانی جیاوازی لە نێوان هەست و بیرکردنەوە بکەن. CBTش تەرکیزی تەواوی لەسەر هەست و بیرکردنەوە هەیە. کاتێک کەسەکە نەزانێت جیاوازی چ لە نێوان هەست و جیاوازی چ لە نێوان بیرکردنەوە، ئۆتۆماتیکێن سیستمی چارەسەرەکە بەرەو خراپبوو نەڕوە. وە خاڵێکی تر لە کۆمەلگای کوردیە کەسێک ئامادە نییە دە جەلسە 12 جەلسە بێ بۆ چارەسەر. هەندێک درێژی CBT کارگەری هەیە لەسەر لاوازیەکەی. وە خاڵێکی تر CBT تەرکیزی زۆری لەسەر ئەرکی ماڵەوەیە و ئەرکی ماڵەوە بێت بە باشی ئەنجام درێ. ئەم بە باشی ئەنجامدانە ئەوێتە هۆی ئەوەی کە کەسەکان بتوان لایانی درونیان باشتر بێ، بەڵام لە کۆمەڵگای کوردیە کەسەکان ناتوان ئەرکی ماڵەوەی خۆیان و ئەرکی خۆیان جێبەجێ ڕۆژانە چ بگا بۆی کە دکتۆرێک بۆی کەسەکە چ بگا بۆی کە کەسەکە لەلایەن دکتۆرێک ئاراستە بکرێ و داوا لێ بکرێ شتێک بکرێ. ئەوەی باسم کرد هەندێک خاڵ بوون کە لە CBT جێگەی ڕەخنەیە و زۆر جار لە کۆمەلگا دواکەوتەکانە CBT نەیتوانێت ڕۆڵی گەورەی خۆی ببینێ. بۆیە هەندێک کات ئێمە بە ناچاری سکیماتێراپی بەکارێنین، بەشێک لە سکیماتێراپی بەشێک پێویستە لە دەروون شیکاری بەکاربێن، بەشێک لە TFT بەکارێنین، بەشێک لە RFCBT بەکارین. تەواوی ئەم تەکنیکانە بێت تۆ فێربی بۆی بتوانی چارەسەرکارێکی باشت لێ بەرهەم بێت. ئوستادیان کەس پرسیارێکی نییە خزمەتتان بکەین؟ وەڵام مایکیان کراوەیە، ئەگەر پرسیاریان هەبوو با بکەن. کاک شێرکۆ
بەڵێ ئوستادیان بەڕێزم سڵاو لە فەڕەنسا من خۆم دەروون شیکارم لە فەڕەنسا ویستم ئەو پرسیارەتان لێ بکەم بەڕێستان دەروون شیکاری و ئەو تەکنیکانە تێکەڵەکەن لە کوردستان لەگەڵ هاوڵاتیانی کووردا هەردووکی تێکەڵ دەکەن هەندێک کات تۆ بۆ ئەوەی کێشە ڕیشەیەەکە دەستنیشان بکەیت پێویستە بەڵێ سکیماتێراپی بەکاربێنی سکیماتێراپی شەگەزانێتان لەسەری هەبێ زیاتر پەیوەستە بەو ڕووداوانەی کە لە سەردەمی منداڵی و هەروەها سەردەمی تازە پێگەشتووە ڕوویداوە کە ئەمیش جۆرێکە لەو تەکنیکانی کە لە دەروونشیکاریە بەکارهێنن بەمە ئەتوانی ڕیشاستەکەی کێشەکان دەستنیشان بکەیت بەڵێ پرسیارەکەی منەوە ببوورە خۆم پێشکەش نەکرد ناوم کەمال بابانە لە فەڕەنسام 35 ساڵە دەروون شیکارم هەروە هیپنۆتێراپت و هینم ئیکتیراپیش هیپنۆتێراپی ئەوەی کە بە ڕێگای ئەسب سواری چارەسەر ئەو شتانان بوو بەکاردێنم بەڵام لێرە لە هاوڵاتیانی فەڕەنسا لەگەڵ نەخۆشەکانی فەڕەنسا هەر شتێک هەر تەکنیکێک بە جیاوازی بەکاردەهێنرێت تێکەڵ ناکرێت واتە لە کاتێکدا دەروون شیکاریەکەین پەنا نابین نەبەر داوای لە بوورنەکە من کوردەکەم زۆر خراپە و شانم بە فەڕەنسی خوێندووە یعنی پەنا نابین نەبەر تەکنیکێکی ترەگە دەروون شیکاری بکەین ئەگەر ئەو تەکنیکەی زانستی معریفی بەکاربێنین ناچین دەروون شیکاری بەکاربێنین بە شێوەیەک ئێوە توان ئەو شتانە تێکەڵکەن ئایا سەر لە نەخۆشەکە تێک ناچێت لەو حاڵەتەیە ئوستادیان بەو پێ نەخۆش نازانێت کە تۆ شێوازێکی لەگەڵ بەکارهێنی ئامانجی تۆ ئەوە نییە کە بڵێ من ئەم شێوازە بەکارم یاخۆ دەو شێوازە ئامانجی لە چارەسەرە بەکارهێنانی باشترین شێوازی چارەسەرە بۆ ئەوەی کەسەکە ئاراستەیەکی دروستتر وەربگرێت من بۆ بەڕێستانم باس کرد بۆی بزانین ڕیشەی کێشەکە لەکوێیە دەروونشیکاری بەکارهێنی هەندێک کات چونکە CBT یاخود ڕەفتاری معریف یا کۆگنیتیڤ بیهیڤیەر تێراپی زیاتر تەرکیزی لەسەر ئەو ڕووداوانەیە کە لە مانگی پێشوە لە دوو مانگی پێشوە ڕوویداوە بەڵام بیردۆزەکانی دەروونشیکاری تیۆرگانی دەروونشیکاری زۆربەی هەلە زۆری ئەو گرێدەرونانەی کە لە مرۆڤ ڕووەدا لەسەرتا لە دایکبوون تا 9 ساڵی بگرەکەمە سەروتریش ڕووەدەن بۆیە CBT هەندێک کات بۆ ڕیشەی کێشەکان لاوازە بەڵام لە چارەسەردا بەسوودە بەڵێ بەس من لە ڕوانگای فەڕەنسیەوە قسەت لەگەڵاکەم چونکە لێرە خۆی تەکنیکەکەتان ئەو ڕێگەی کە ئێوایگرنە بەر بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان شتێکی باشەکەن ینی ئافرین بۆ ئێوە کە توانن ئەو شتە لە کوردستان بکەن بەڵام من لە فەڕەنسا کە ئەو کاراکەین ئێمە بێ بە تەواوی بۆ نەخۆشەکەی باسکەین چی لەگەڵا دەکەین دەروون شیکارین لێرە پێوترێ تەکنیک کۆمپۆرتمانتالی پێوترێ نازانم داوای لە وردنەکەم ڕفتاری بە کوردەکەی نازانم ئەبێ هەمووی بۆ نەخۆشەکە باسکەین کە چی لەگەڵاکەین کە ئێمە چین و چیان لەگەڵدا دەکەین چونکە ئەوە بریتە لە ئیتیکی بڵێ نا تۆ سەرەتا خۆتی پێ ناسێنی پێڵێ مەسەلەن لەم بوارەیە کارەکەم ئەم شێوازەی کە بەکاری هێنین ئەو شێوازەیە ماوەی ئەگەری هێندە بخایەنێ ئەم شێوازە کار لەسەر فلانەشت و فلانەشتەکە ئێمە لە ڕێگەی هاوکاریەکەوە وەکو هاوتیمیەک وەکو هاوڕێک هاوتیمیەک ئەمانوێم ڕێگە چارەسەرکردن بۆ نەکە لەو شتانێک کە من زۆر خۆم بەکارهێنم بە چارەخوازەکە ئاڵێم من و تۆ کەسین کە لە نێو سیارەیەکەی ئامانجێکی دیاریکراومان هەیە تۆ سایقی ئەزانی من ڕێگە پێشارەزام تۆ لە ڕێگەی سایقیکردنەوە منش لە ڕێگەی دۆزینەوە ڕێگاکە بۆت ئەتوانێت زووتر بە هەنگاوەکان بگەین پێڵم کامە CBTە و هەندێک کات پێویستەکە کێمە بگرن بۆ سەردەمی منداڵی کەویش دەروون شیکاریە کەواتوانێت هاوکارمان بێ بێگومان بۆ بدەی ئەبێ هەموو شتێکی بۆ باسکەی زۆر باشە دەستان خۆش بێ باشە تا چ ڕادەیە کە هاوڵاتیانی کورد لەوێ ڕوو لەو چارەسەرکردن ناکەن چونکە نازانم تا چ ڕادەیە من دەمێکە کوردستانم بەجێش تۆ 35 ساڵە لە کوردستان ناژیم نازانمەوە چۆن نەکرێت لە کوردستان خەڵکی تا چ ڕادەیەک پەنا بۆ ئێوە دێنن یا پەنا بۆ شێخ و مەلا و نوشتە دێنن نازانم کاک شێرکۆ بزەم دووبارە دەنگت بڕا
سام لە میتینگەکەش دەرچوو لەوانەیە خەتی نەمابی. ببوو لە نازیزانەوە من خەتم بڕا داوای لێبوور نەکەم ئێستا دەکەم گەڕایەوە ببوورن. بەڵێ ویستمەوە بڵێم بۆ بەڕێزە بۆ برا ئازیزە کە لە کوردستان زۆر تازێ شێوازی چارەسەری دەرونی و زیاتر خەڵک سیقەی بە چی پێڵێن سایکاتریکەیە لە ڕێگەی دەرمان و حەپۆ چکە ڕێگەیەکی چارەسەری خێرایە و ئەتوانێت کاریگەری هەبێ و ئێمە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراون نییە کە ئێمە چارەسەری دەرونی بکەین ئەبێ سایکاتریەک لە سەروی ئێمەوە هەبێ ئێمە لەژێر سەرپەرشتی ئەوە کار بکەین. بەڵام تا ئێستا ئەوەی کە کەیسی من کەیسم هەبووە ڕێژەیەکی بەرچاو خەڵک سوودی لێ دیوە و فیدباکی باش وەرگردووە لەسەر ئەم شێواز بۆ بردەوە دە خەریکە دیدگایەکیان بۆ دروستە بێ کە گفتوگۆکردن نەتوانێت کێشەکان چارەسەر لە زیاتر لە حەپوو دەرمان. باشە زۆر شتێکی چاکە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. سپاس بێەوە. سپاس. ئەگەر هاوڕانی تر پرسیاریان نەبێ وەڵام پرسیارێکی دیشم هەبوو. فەرموو کاکعالی. پێم وا بێت شێوانە مەعریفیەکان با بڵێن CBT با بڵێن هەوڵەدا لەسەر شێوانە مەعریفیەکان با بڵێن ئیش لەسەر شێوانە مەعریفیەکانەکە وایە؟ زیاتر کار لەسەر کۆربلیڤەکانەکە. بەڵێ جا نازانم حەزم کرد کە باسی شێوانە مەعریفیەکانیش بکرێت پێم وایە قوتابیان ناتوانن سوود لەوەش وەربگرن. ئوستاد ڕاستی ئەگەر باسی بۆ نمونە تەڵە مەعریفیەکانت بۆ بکەم لێرەدا تقریباً چەند جۆرمان هەیە ببورن ئەبێ سەرەتا بزانن چین تقریباً نزیکەی 20 جۆر تێکچوو 20 جۆر لە هینمان هەیە چۆن پێت بڵێم تەڵە مەعریفیەکانمان هەیە لەم تەڵە مەعریفیانە هەرێکە و ڕوونکردنەوەیەکی زۆریەوێ منووسم بە شێوەیەکی گشتی بزان بابەتەکە چییە بۆی مەسەن لە CBT تێبگی و ئاماژەم پێدا کاتی زۆرەوێ و من خۆی خۆم حالی حاضر لە ئێستا خەریکی ئەوم کە بنچینەیەک سەرەتایەک لەسەر CBT باسکەم تا ئێستا نزیکی 20 کاتژمێر کاتیەوێ و لە ڕێگەی خولێکەوە بیگەێنم بە خەڵکی نەمتوانێت لە ماوەی 20 کاتژمێرە تا ئێستا کۆی کەمەوە کورت و پوختی کەمەوە ڕوونە بۆت نازانم. بەڵێ دەست خۆش بێ. سپاس بێ. ئەو کاتت باش نازم دەنگم دەکاتە لایەوە؟ بەڵێ دەنگت هەیە. دەستەکان خۆش کاک شێرکۆ ینی شتەکان باش بوو استفادەی باشیە بوو. پرسیارێکم هەبوو لە جەنابتان هەتا چەند دەتوان بڵێن کێشەکان دەگەڕێنەوە لە بۆ سەردەمی منداڵی بۆ نەگەر ڕێژەیەک دابنی هەتا چەند ینی لە سەدایەک دابنی چەندە لە بۆی کە بگەڕێنەوە لە سەردەمی منداڵی هەتا چەند کاریگەری زیاترە؟ بۆ پێی خۆم یەکم لە پشتگیرە سەرسەختەکانی باوکە فرۆید ئەتوانم بڵێم سێیەک ئەگەر کێشەکان بکرێنە 4 بەشۆ سەر و 3 بەشی بەهۆی ئەو کێشانەیە کە لە سەردەمی منداڵیان ڕوویداون و سەردەمی منداڵی و سەردەمی تازە پێگەیشت و بۆ کاری سەرەکی دروستبوونی زۆربەی هەرە زۆری کێشەکانی مرۆڤ. دەتوانین مەسەلەن ئەو کاریگەری لە سەردەمی منداڵی لە سەری دروست بووە دەتوانین گۆڕانکاری لێ بکە بۆ نمونە جۆرە خۆک فێر بووە کە خۆی پێشتر نەیبووە ینی بە هۆکارێک تووشی بووە دەتوانی گۆڕانکاریەکی چاک بکرێت کە چۆنەڵی هەر بوونی تێدا نەمێ ینی ئەو شتە تەرک بکە. نمونەیەکی زۆر سادە بۆ نمونە جگەرە کێشان بەپێی دەرون شیکاری جگەرە کێشان زیاتر لەو کەسانە هەیە کە لە سەردەمی منداڵی قۆناغی دەم کە گەشەی سێکسی فرۆید باسیەکە لە قۆناغی دەمە یا زۆر تێرکراون یا کەم تێرکراون کە فرۆید باوەڕی وایە جگەرە کێشان یاخود چێژوەرگرتن لە ڕێگەی دەمەوە بەهۆی ئەوە بووە کە نەخۆش درکی بەوە کرد کە ئەمە هۆکارە بۆ دروستبوونیەوە ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەکی ڕوونە وەڵامەکە. بەڵێ دەستەکان خۆ زۆر دەسپاس. سپاس بێەوە.
ببورنایە پرسیاریکە هەیە ئەگەر پرسیاریکە نییە من لە خزمەتیەوە مرەخەس بم. سلام علیکم کاک شیرکۆ، زۆر سپاس دەکەم بۆ ئەو زۆر سپاس دەکەم بۆ ئەو بابەتێک کە باست کرد. بەس پرسیارێکم هەبوو، گوتتەوە وەختەی کە چارەسەرکاری دەرونی کەم جار پێویستە بەخۆ چارەسەرەکان وەرگری، گوت شت هەموو شتێکی ناتوانانی فێر ببی، یانێ ئەو شتانە وەردەگری هەموو شتێک ناتوانانی فێر بی. دەتوانین بڵێ ئەو کەسێک کە شتەکان فێر دەی بۆ نمونە هەندێک شت باوەڕ پێنی و لێی فێر نابی ناتوانانی پیشانی کەسێکی بدە، یعنی کاریگەری لەسەر کەسانی تر دروست ناکە. یان بڵێن چارەسەرکار بۆ نمونە هەندێک چارەسەر وەردەگرێنە پێشتر پێش وەختە چارەسەرکاری دەرونی باشە، یعنی ئەو شتانێک کە وەری ناگرێ یعنی قەناعەتی پێی نییە ناتوانانی کەسانی لێ فێر بکە. پێدەگەی لە مەقسەدم؟ ئەتوانی بە نمونەی ڕوونیکەیتەوە بۆ هەستەکەم تێگەشتم، بەڵام بە نمونەی ڕوونیکەیتەوە بم سوپاس دەکەم. یعنی بۆ نمونە ئێستا کەسێک دێ کێشەی خۆی لەکنام هەست دەکە، چارەسەرێک لۆی هەیە، چارەسەرێک لۆی هەیە کە بەس بەخۆم قەناعەتم پێی نییە، بە پێی وتە ئیزانانی چارەسەرێک تەواوە، باشە دەتوانم ئەو چارەسەرێ فێر بکەم و تەئسیری لەسەر دروستکەم ئەگەر بەخۆم قەناعەتم پێی نەبی. نمونەیەکی زۆر سادە بۆ پێی من باگراوندێکی ئاینی زۆر بەهێزم نییە، خودی خۆم من زۆر باوەڕم بە شێخ و مەلا ئەو شتانە نییە، بەڵام کاتێک کەسێک دێ بۆ لام سەرەتای قسەکردن و کۆتایی قسەکردنیڵێ من جنم تایە، جنە لاشەی منایە، من جنیان کردوتە لاشەم و دوعایان لە من کردووە، من ناتوانم هیچی بۆ بکەم، من خودی خۆم ناتوانم، چکە باوەڕی وایە کێشەکە دەرونی نییە، کێشەکەی لە ڕێگەی سحر و جادووە بووە، بۆیە نێرم بۆ لای مامۆستایەکی ئاینی کە بیناسم وە کەسێکی سقە پێکراوە بێ زیاتر ئەو دەتوانێت گفتوگوی لەگەڵ ئەو کێشەکانی بۆ چارەسەرکە. نمونەیەکی زۆر سادە، ئێمە زۆر جا کەسێک دێ بۆ لامان ئاتایستە، کەسێک کە ئاتایستا بێ پێی بڵێ مایندفولنس بەکاربێنە لە جیا مدیتیشن بەکاربێنە، بەڵام کاتێک کەسێک دێ بۆ لامان باگراوندی ئاینی بەهێزی هەیە ناتوانم پێ بڵێم بڕۆ مدیتیشن یاخود مایندفولنس بەکاربێنە، پێڵم بڕۆ نوێژەکانم بە شێوە خوشوع بیکە، ئەو کەسانی کە باگراوندی ئاینیانێت یەگەن لێم کەم بەسم لە خوشوع چییە، واتە تەرکیز لەسەر نوێژەکەت بێ، نوێژەکەت بە دروستی و بەڕەوانی بکە، کاریگەری باشی لەسەر دەرونی خۆت هەیە. منی خودی خۆم لەوانەیە باگراوندی ئاینی بەهێزم نەبێت، بەڵام لەبەرەوەی ئەو کەسە باگراوندێکی ئاینی بەهێزی هەیە ئەتوانین ئەو باگراوندە ئاینی بەهێزە هۆکار بێ و کاریگەری هەبێت لەسەر باشبوونی کەسەکە. دەست خۆش بێ، نازەم ڕوونی وەڵامەکە دووەرگرت. دەست خۆش بێ، زۆر سپاس. کاک شێرکۆ، بەڵێ باسی خودی کەسەکەت کرد، ئەم کاتێک نمونەی بابەکەتدا کە دەستدرێژی لەسەر منداڵی خۆی کردیە، گوتت ئەوە خودی کەسەکە نیە بەڵکو فێر بووە وانە باش، ئەمە تا چەند دەتوانین حاڵەتەکان کەیسەکان ببەستین بە ژینگەی فاکتەری دەرەکی یان ژینگەی، یعنی ئەگەر ناتوانین بڵێن ئەو کەسە بەخۆی خودی کەسەکەی پێدۆفیلە یان هەر شتێکی تر، هەر چەندە نازانم پێدۆفیلی بۆ ماوەیە یان نایان ڕیشەیە هەرچێ کەسێک کە دەستدرێژیە کاتە سەر یەک کەس یەک منداڵ تو ناتوانانی پێی بڵێمە پۆدۆفیلە یاخود کێشەی جنسی هەیە، بە یەک حاڵەت ئەم کەسە بۆ دەستنیشان ناکرێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم کەسە کۆمەڵێک ڕوودا و بەسەریا هاتووە، کۆمەڵی پەستانی بەسەرە هاتووە کە ویستویەتی ئاراستە بێ بۆ ئەنجامدانی کارێکی هەڵا، واتە بە ئەنجامدا کاتێک کەسێک کارێکی هەڵا ئەنجامەدە مانایەوە نیە کەسێکی خراپە. مەبەستەکە من لێرە ئەوە بوو کە تۆ نابێت دیدگار بۆ دروست بێت کە ئەم کەسە دیدگایەکی خراپی هەیە و بە یەککاری هەڵا ئەم کەسە ناشتە چوارچێوەی تێکچوونێکی دەرونیەوە، بۆ نە کاتێک کەسێک لە تاقیکردنەوەیەکە دەرناچێت تووشی خەمۆکی ینی تووشی خەمباریەکە بێ، تۆ پێ بڵێ مە خەمۆکیت هەیە لەبەر ئەم ڕووداوانە، ڕووداوێک هەیە کە وای لەم کەسە کردووە، فێربوونێک شتێک ڕوویداوە کە وای لەم کەسە کردووە مرۆڤ ماڕاستە بێ، شتێکی لە کەسێک وەرکردوم کاری ئەنجامدا، ئەگینا کاتێک مرۆڤ لە دایکە بێ بە هەمیشەمان بیستۆ کە پەڕەیەکی ساف و ڕوونەوە ئێمە خۆمان پڕێکەینەوە، کەواتە من بەڵگەیە لەسەرەوەی هەر منداڵی لە دایکەوێ نەخۆشی دەرونی نییە، بەڵام منداڵ بە پێمڕووی زەمن تووشی نەخۆشی دەرونیە بێ، کەواتە ئەتوانین بڵێن تووشی فێربوون بووە. ئەوەشمان لە یاد نەچێت بۆ ماوەش کاریگەری هەیە، بەشێکی زۆری بۆ ماوەش کاریگەری هەیە، بەڵام ئەوەی کە من باسەکەمەکە بەپی CBTە، CBT ئەڵێ بۆ ماوە زۆر کاریگەری نییە، ئەوەی هەیە و ئەوەی بوونی هەیە زیاتر لە ڕێگەی فێربوونەوە فێرەبێک و تیۆرەکەی پاڤلۆف کاڵێ هەموو شتێک لە ڕێگەی فێربوونەوە و دووبارەکردنەوە فێری کەسەکانە بن، کەسەکان فێرە بن.
وەڵامی خۆت وەرگرت ببورن. برادران کاتمان تەواو بوو ئەگەر پرسیاری دیکە نییە ئەوە کۆتایی پێدەین کاک شێرکۆ شەندە ئیسراحەت بکات دەستی خۆش بێ. شانی نییە بەڕێزن لە خزمەتانە. ئەگەر کەسێک پرسیاری نییە پێم خۆش بوو پێتان بڵێم دەستان خۆش بێ کارێکی زۆر زۆر جوانەکەن خۆزگە و سەردەمە ئێمەش کەسێکە بووە بیتوانێەوە کۆمان بکاتەوە. ئێوە کە لەگەڵەکە کۆبوونەتەوە بابەتی زۆر جواندانن بابەتی زۆر زۆر ماقولدانن دەستان خۆش بێ ماندوو نەبن. هەر کاتی هەر شتێکتان ویست ئێمە لە خزمەتتانین و هەوڵ دێن بە باشترین شێوە خزمەتی ئێوە عزیز بکەین. ئاسایی ئەوستا شتێکی لەسەر خۆمان باسکەین بۆ نوچکە مێمانەوێ لە مانگی داهاتوە خولێکی CBT بکەینەوە ئەگەر کەسێک پێ خۆش بووە توانێت سەرەتا ناونووس بکەوە داشکاندنی ژۆر بگرێ بۆ خولەکە. ئەمە بە شێوەیەکی گشتی منی شێگەم نەماوە باس بکەم لێرە. دەست خۆش بی کاک شێرکۆ زۆر زۆر سوپاس بابەتەکەت زۆر نوێ بوو هەتاکو ئێستا کەمە زۆرۆمە مەرحلە 3 و 4 هەرچەند هەموو تێدایە هەتا تەڵەبەی دەریش تێدایە کەمترین هەر باز دەتانم بڵێم باز نەکرایە ئەمە تا مەرحلە 3 ئەوەمان نەخیندیە CBT و چارەسەری معرفی ئەو شتانە. دەست خۆش بی زۆر سوپاس. بەس ئەگەر بە کورتی پێشنیارێک شتێکت هەبوو لەسەر سایکۆفێر توان لێرە پێشکەشمان بکەی بەخۆشحالیەوە سێدە بواری جێبەجێکردن. وەڵای پێشنیارگەی منەوەی زیاتر گفتوگۆ دابنێن دوو کەس لەگەڵەکە گفتوگۆ بکەن و ئەگەر پێتان خۆش بێ پێم خۆشە کە لەسەر پۆدکاستیش کار بکەن وا شتێک بە منیش بکرێت لە خزمەتانە بوو هەر هاوکاریەک لە خزمەت هێوە عزیزە کار لەسەر پۆدکاستکەن و هەروەها کار لەسەر گفتوگۆکردنکن لەسەر بابەتەکان و هەوڵ بدەن زیاتر مەسەڵەن بابەتێکمان هەیە لە خێکی نوێمان هەیە ئێستا پۆزتیڤ سایکۆلۆژی کەس کاری لەسەر نەکردووە مامۆستا بەس مامۆستا ڕەمەزانمان هەیە ئەوێ کاری لەسەرکەوە کاری لەسەر کردووە ئێوەش دەتوانن داوا لەو بکەن وەکو سیمینارێک لەسەر پۆزتیڤ سایکۆلۆژی دڵنیام زۆر زۆر سوودیە بێت. دەست خۆش بی زۆر سوپاس دووبارە بابەتەکەت با بڵێن زۆر زۆر باش بوو زۆر سوپاس برادران کاتەکەمان تەواو بوو کاک شێرکۆش ئیسراحەت بکە لۆ میتینگەشکە ئینشاڵڵا بێ شایانی نییە هیوادارم ساغ و سەلامەت و خۆشحاڵ و دڵخۆش بن.